پیاوێکی زۆر خاچی بوو. هەر ئەم قسانەی ئێستا کردنی دوای ئەو دوکۆمنتاریە کە من شایستەی ئەوە نەبووم و من پێم وایە کاکشوان پیاوێکی ڕاست گۆش بوو، یعنی هەر بە قەنەعەتی خۆشی خۆی پێی شایستە نەبووە. ئەمە وا دەکات کە ئینسان بەرز بێتەوە لای خوا و لای خەڵک. لە صحیح بوخاریدا هاتووە پێغەمبەری خاتم صلى الله عليه وآله وسلم دەفەرموێ وما تواضع أحد لله إلا رفعه الله. هیچ کەسێک لەبەر خوا خۆی بەکەم نەگرتووە مەگەر خوا بەرزی کردوێتەوە. ئینسان بە تەواضع بە خاچی بوون بە خۆ بەکەم گرتن لای خوا و لای خەڵک بەرز دەبێتەوە، بە پێچەوانەی خۆ بەزلگری، خۆپەسەندی، لە خۆ ڕازی بوون، خۆ پێموهیم بوون. ئینسان وان لێ دەکات کە نەویستراو بێ، ناخۆشویستراو بێ لای خەڵک، ناپەسەند بێ و بە تاکید لای خۆی پەروەردگاریش هەروایە. ئەم سیفەتەی کاکشوان زۆر تێیدا زەق بوو، هەر لە درێژەی ژیانی کە من ئاگاداری بووم. یعنی کاکشوان هەرگیز لافلێدان و ئیدعای نەبوو، لافلێدانی نەبوو من وا و شاخم وا و باڵم وا و ئەوانە. یعنی پیاوێکی خاچی بوو و معنای وانە کە لافلێدانی نەبوو معنای بێتوانە بوو، نە زۆر بەتوانە بوو. سیفەتێکی دیکەی کاکشوان ئەوە پیاوێکی بە سەماحەت بوو، پیاوێکی لێبوردە بوو، پیاوێکی هێمن بوو. بە سەماحەت و لێبوردەیی هەڵبەتە لە ئیسلام فێری سەماحەت و لێبوردەییمان دەکات، فێری سینفراوانیمان دەکات، فێری ئەومان دەکات کە لەگەڵ خەڵکدا تەبابین، گونجاو بین. کاکشوان نووسەرێکی بەبڕشت بوو، بەحەقەت نووسینی زۆرن لە شیکردنەوەی سیاسی و کۆمەڵسا کامەڕانیش ئاماژەی پێدا لە نووسینی فیکریش شتی دیکە شتی زۆر دەنووسی. بەڵام من هەستم پێ نەدەکرد کە کاکشوان خەڵک بریندار کە